شيراني داري طلال مسؤولي كرت لقالو كان صالح بناوي همو كسایەتی و هەواڵانی کۆمیتەی ڕێکخستنی بەردەڕج بە خێراتنەکی گەرمی مامۆستا حەمەد ئەمی شێروانی دەکەین. مامۆستا محەممەد ئەمی شێروانی لە 2005ەوە ئاشنای جەنابی نەکە لە کۆمەڵایەتی کاری دەکرد، خزمەتێکی باشی و مەڵبەندی مۆست و وادۆکی دەکرد و تەقریبان لە کار و کردەوەکانی ئێمە ئاشنایە، یعنی وەکو مەسوول مەڵبەندێکی نوێ نییە. و جارێک دیش پیرۆز باید هەنگوت کەم کە هەنگور وێ هەڵبژاردنە چۆیدا پڕاستی بەردەڕەش و منتیقا ئاکرێ و ئەوانە هەنگشیان ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەربێخن و نوێنەرێکی بوومە پنێرنە بەغدا پڕاستی جێدەستخۆشی و سوپاس و پێزانینە تایبەتیش بەردەڕەش وەکی کاک سامەرە گوتە هەیە و نییە ئەو کۆمیتەیە جێ دەستخۆشیە سوپاسیان گوتکەین. من زیاتر مەقسەدا من یەک دی ناساندن بوو، هەر ئەس خۆب دەمە ناساندن پنگۆ هەنگۆش بناسم و زیاتر گوچکە خۆشتنگۆ بگرم ڕاو بۆ چوونێ تنگۆ سەرنجێ تنگۆ تێبینی تنگۆر سەر ڕێخستنێ سە وەزعی بەردەڕەش سە کێم و کاسیە تنگۆ ئیشەڵا ئەمە گوچکی خۆلهنگۆ بگرین دوای ئاخفتنێت خۆ.